لاور شێخجەنگی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە نووسینگەی تایبەتی خۆی لە شاری سلێمانی 5 خوێندکارە یەکەمەکەی لەسەر ئاستی هەرێم خەڵات کرد. لە مەراسیمی خەڵاتکردنی ئەو خوێندکارانەدا دکتۆر میران لێپرسراوی مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان ڕایگەیاند یەکێتی نیشتیمانی هەر لە سەرەتای دەستپێکردنی شۆڕشەوە گرنگی تەواوی بە خوێندن و پێگەیاندنی خوێندکاران داوە. ژینۆ محەممەد ئەندامی سەرکردایەتی و لێپرسراوی بۆردی ڕێکخراوە جەماوەریەکان دەڵێت نەک ئێستا لە داهاتووش هاوکار و پشتیوانی خوێندکاران دەبین چونکە یەکێتی بڕوای وایە پێشخستنی وڵات تەنیا بە پێشخستنی ئاستی زانستی دەکرێت. پێشوازیمان لە خوێندکارە یەکەمەکان کرد و دەستخۆشیمان لێکردن بە تایبەتی ئەم ساڵ کە دیارە نەخۆشی کۆرۆنا بەرۆکی ئەم خەڵکەی گرتووە و لەلایەکی ترەوە شتێک بڵاو بۆتەوە لە ناو خەڵک کە دەڵێن ئێستا خوێندن ئیسفادەی نەماوە بۆیە لەم ساڵ ئەوان هەر جێگەی فەخرنین بۆ کەسوکار و دایک و باوکیان جێگەی فەخرن بۆ ئێمەش و یەکێتی نیشتیمانی دیارە لە شاخیش مەکتەبی کردوێتەوە و لە گوندەکان پێشمەرگە بۆ خۆی بۆ بە مامۆستای ئەو منداڵانەی کە لەو گوند و دێهاتانە هەبوون و ڕۆژنامە هەبووە و جەنابی مام جەلال بۆ خۆی سەرنووسەری هەندێک ڕۆژنامە بۆیە ئێمە پاڵپشتی خۆمان بۆ دەربڕین وەکو یەکێتی بە هیوای ئەوەی کە ئەوانیشی شەڵا ببنە کەسێکی بەسوود بۆ میلەتەی خۆمان و خەڵکی سوادیان لێ بکاو. سپاسی هەواڵ کاک لاهورەکەین کە هەستا بە دابینکردنی ئەو خەڵاتە بۆ خوێندکارەکەمانە لەسەر ئاستی هەرێمی کوردستان دیارە دابینکردنی خەڵاتەکە بۆ خوێندکارەکان بۆ بەبێ جیاوازی ئایدۆلۆژی بیرکردنەوەی حزبی و سیاسی ئەمە بۆ ئەوەی ئەو پەیامە بگەێنرێت کە یەکێتی پشتیوانی هەموو کەس و هەموو لایەنێکە بەبێ جیاوازی و پشتیوانی ئەو پێگەیاندنی کۆمەڵی خەڵکی بەتوانایە بۆ ئایندی ئەم هەرێمە ئێستاش کە ئەم خوێندکارە سەرکەوتوانە لەسەر ئاستی هەرێم پلە یەکەمیان بەدەستێناوە یەکێتی جارێکی تر ئەو پەیامەی دووبارە کردەوە کە پشتیوانی پێگەیاندن و پشتیوانی توانەکانیانەوە. خوێندکارە یەکەمەکانی هەرێم وێڕای سوپاسکردنی لاهور شێخجەنگی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پای ئەو خەڵاتکردنیان بەڵێن بە شێخ لاهور دەدەن کە لە قۆناغەکانی تری خوێندنیشیاندا هەموو هەوڵەکەدەن تا سەرکەوتنی زیاتر بەدەست بهێنن. سوپاسی کاکە شێخ لاهور دەکەم بۆ مەراسیمی کە ئامادەی کردبوو. سوپاسی کاگە ئاوات و دکتۆر میران هەر کەسێکە لێرە ئامادە بێ زۆر مەمنونیان و سوپاسیان دەکەم. بەڕاستی تەوجیعێکی باشە بۆ هەموو تەلەبەیەک ئەم مەراسیمانە بکرێن ئەو کەسانی کە پلەیەکی وەزیفیان هەیە مەمنونیانم زۆر سوپاسیان دەکەم. زۆر سپاسی جەنابی کاک شێخ لاهور دەکەم کە بۆم خەڵاتی پێبەخشین و ئەم مەراسیمی بۆ ڕەخسانین کە تێدا خەڵات درا بە تەلەبەکان. من لێرەوە هەوڵەدەم کە لە پێناو ئەم خەڵاتەیە شتێ بکەم لە پێناو ئەم وڵاتەیە و سەربەزی بێنم بۆ وڵاتەکەم. زۆر سپاسی جەنابی شەکەم بۆ دیسانەوە. جێگەی فەخرنین هەر بۆ دایک و باوکان بە حەقیقەت بۆ ئێمە جێگەی فەخرن. لاهور شێخجەنگی و مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەم خەڵاتکردنەی خوێندکارە یەکەمەکانی هەرێم جارێکی دی ئەو ڕاستییان بەگوێی هەمووان دادا کە یەکێتی دەیەوێ وەک ڕابردوو هەر چرای دەستی خوێندکاران و پێشەنگی خزمەتکردنیان بێت تا ڕۆژ لە دوای ڕۆژ و ساڵ لە دوای ساڵ ئاستی زانستی خوێندکاران بەرز بکرێتەوە و خوێندکارانیش ببنە مەشخەڵی ڕووناکردنەوە و پێشخستنی کوردستان. پێشڕۆ مەجید، گەلی کوردستان، سلێمانی.